والله يلا نتوصل شو نعم بدو نعم هذا سير ياري نادا ياري جاسموت ياري جامعة درنجاني ياري مرۆڤی وجدان زیندوو و خۆشەویستی دەبەخشێتەوە خەڵکی ئازاد چەشتووی کوردستان ئازادی خوازان و مرۆڤ دۆستان هەرێمی کوردستان بەنێو قەیرانی تاقەت پڕووکێندا گوزەر دەکا قەیرانی سیاسی و ئابووری و نەتەوی بەرەوکی تاک بە تاکی کۆمەڵگەکەمانی گرتووە ئەم قەیرانە دروستکراوە گەلێک قەیرانی کۆمەڵایەتی و ئازاربەخشی لەگەڵ خۆی داهێناوە ڕۆژنیە لەم دەبەرەدا ڕوودا و دیاردە و تاوانی قێزەون ڕوونەدات چەندین دۆسیە هەیە کە گزارش لەستەم و بێمافی بەرامبەری هاوڵاتیان دەکات و لێ پێگەشتی بەلاڕێدا ئەبرێت و لەژێر فشار و هەڕەشەکردن و بن پێ ئەخرێت ڕەوشی سیستەمی دادوەری دەرهەق بەم ڕوودا و تاوانە لە قێزەونی خۆیدایە و هەژمونی حزب لە نێو دادگاکاندا گۆڕایەڵی زۆرێک لە دادوەرەکان بۆ فەرمانی حزب و دەسەڵاتداران وای کردووە کە دەستگای هەستیاری خەڵک بێتە ئامڕازی پاراستنی ستەمکار و بەرژەوەندی حزبی و حکومڕان بکاتە ئەرکی خۆی وەک دەزانێت لە ڕۆژانی ڕابردوودا دۆسیەک ڕای گشتی و ڕژاند و کاردانەوەی جەماوەری گەورەی لێکەوتەوە ئەویش دۆسیەی ئەو کیژۆڵە 7 ساڵانە بوو کە هەمووان گێویستی چیرۆکی زوڵم و دەستدرێژی و بێئاسایی دۆسیەکە بوو بووین لە زاری باوکیەوە دۆسیەی ئەم کیژۆڵەیە گوزارت لە بەدڕەفتاری ستەمی دەسەڵات و دەستگا بەناو دادپەروەریەکان دەکات بەرامبەر هەموو تاکێکی کورد و هەموو تاکێکی بە ناموسی کۆمەڵگا داوای لێدوانی باوکە کچەکە و سۆز و تووڕەی ڕای گشتی بۆ ئەم دۆزە دەبینین دەسەڵات و دەستگای دادوەری دەیانەوێت لە ڕێگەی چاواشەکاری و بەلا ڕێبردننی دۆسیەکە ناڕزایی خەڵک بکەنەوە مرۆڤە خاوەن ویژدان زیندوەکان هاو نیشتیمانانی ستەم دیدە ئێمە پێمان وایە هەر هەوڵدانێکی دەسەڵات و دەستگای دادوەری ئەگەر بە ئاقاری سزادانی تاوانباران و دەستدرێژی کەران نەبێت و ماف و شکۆ نەگەڕێنێتەوە بۆ ئەوەی ئەو کیژۆڵەیە خانەوادەکەی ئەوە هەوڵدانێکی بەودڕەوشتانەیە و بەدحکومڕانیە بەو یاسایەیە بێگومان چەندین دۆسیە و دۆزی تر هەیە کە ستەمکاران و تاوانباران و دەستدرێژی هەیە لەژێر فشار و بەناوی یاساوە بێگومان چەندین دۆسیەی تر هەیە کەوا بەناوی یاساوە بەلاڕێ براوە و سەرنگون کراوە و ستەمکار و تاوانبار ئازادانە لەژێر سایە ئەم دەسەڵات و دادوەرانەدا دەسوڕێنەوە درێژی بە ملهوڕی و دەستدرێژی خۆیان ئەدەن بۆیە ئێمە وەکو کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیر و پارێزەر و مامۆستا و چالاکوان وەک گروپێکی داکۆکی کرد لە ماف و ئازادی و شکۆ و شەرەفی هاوڵاتیانی خۆمان وەک گروپی ژیان وەک گروپی ویژدان ڕدەگەێنن دۆسەی هەموو تاکێکی ستەم لێکرا و مافزەوت کراو لە ئەستۆی خۆمان دەگرین ئەو گروپەی کە دروست بووە بە ناوی گروپی ویژدان خۆبەخشانە و بوێرانە پارێزاری خەڵک و هاوڵاتیان ئەبین وەک بەردەوامیمان دەدەین بە کارەکان و چالاکیەکانمان گروپی ویژدان خاوەندارەتی لە هەموو دۆسیە ئینسانی و ئەخلاقی ویژدانیەکانی هاوڵاتیان ئەکا لە ڕێی بە دواتاچوون و چالاکی و کەمپینی جۆراوجۆر و دەبێتە فشار بۆ سەر دەسەڵات و دەستگای دادوەری و خاوەن لەشکۆ و کەرامەتی خەڵکی ئازار چەشتووی دەردەکەوێ وەک گروپی ویژدان هەوڵ ئەدەین خۆشەویستی و کەرامەت و ئازادی بانگەشەمان بێ بانگەوازیشمان ئەوەیە هەموو مراوە خاوەن ویژدان زیندوەکان پێکەوە هەڵمەتی خۆبەخشانە دش بەستەم و بێمافی تاوان لێکراوان و دەستدرێژیکراوان دەستەیەک پێک بهێنین کۆمەڵگای باشوور پێویستی بە شۆڕشی ویژدان هەیە با ویژدانمان بکەینە هێز و ڕێخستنەوەی بکەین مسۆگەر دەتوانین لە ڕێگەی هێزی ویژدانیوە ئیرادەی ئازادی هاوڵاتیان و هاوڵاتی بوون ئاوا بکەین بەگشت هەموو جۆرە زوڵم و ستەمێک و بێمافیەکدا لەم کۆمەڵگەیەدا بۆیە دۆسیەی گەلی ئازار چەشتووی باشوور بکەینە دۆسەیەکی دۆزی هەرە گەورە و هەر تاکێک دەیە بەشداری بکە و مافی خۆیەتی بۆ ئەوەی بگەڕێتەوە بەردەم یاسا و باران بە سزای خۆی تاوان باران بە سزای خۆی بگەێنێ بە ژیانێکی حرمەت و شەرەفمەندانە لەم باشوورە دابژی با بە یەکتر بانگێشت و جێگرتن لەنێو ئەم دۆزە ڕەوایە بکەین وەک مافێکی بەرگری ڕەوا و گروپی ویژدان بکەینە سەنگی مەحکی سەرکەوتن بە یەکجاری بەرامبەر نادادپەری و نائازادی و ستەمکاری لە کوردستان